لە تەوەریسەی بەنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی پێوەرەکانی بیناسازی بۆ حاڵەتی بوومە لەرزە بزانین ئەو پێوەرانە چین وە گرنگترین شت چییە کە ئەندازیاران جێبەجێ بکەن بۆی کە ڕەچاوی ڕوودانی بوومە لەرزە بکەن لە دروستکردنی خانوون لە دروستکردنی باڵەخانەکاندا. دکتۆر سامان عەلی لە ئەمریکا بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵماندا دەبێت کە دکتۆریان بەڕێزیان مامۆستای زانکۆ وەروەها توێژەرن لە بواری بیناسازی بۆ بوومە لەرزە. کاک دکتۆر سڵاوی خوات لێبێت. سڵاوی خوا لە ئێوەش و لە بینەرانیشتم. زۆر سپاس. کاک دکتۆر پێوەرەکان چین بۆی کە لە بیناسازیدا ڕەچاو بکرێن لە کاتی حاڵەتی بوومە لەرزە ئاگاداری ئەو بین وە لە بناغەوە ئاگاداری ئەو بین کە بینایەکی تۆکمەمان هەبێت تاوەکو دوجار ئەگەر حاڵەتێکی بوومە لەرزە ڕوویدا کاریگەری نەبێت لەسەر باڵەخانە و خانووەکان. زۆر سپاس بەیانی ئێوە هەموو لایەک باش. بەڕاستی منە بێلەوە دەست پێ بکەم پێشەوەی جوابی پرسیارەکە بدەمەوە. دوو ڕۆژە لە ناو میدیا و فەزای ئەعلامی ئێمەدا شتێک دوو جۆر ڕێی باوە کە ویژەیەکێکیانەوەیە کە ئێمە فعلەن پارێزراوین و دنیا شامی شەریفە و تەسیری بوومە لەرزە لەسەرمان نییە و ئەم ناوچەی ئێمە هیچ بوومە لەرزە نایگرێتەوەی دەست خینە ژێر سەرمان و لێی بخەوین. بەشێکیشیانەوەیە کە ئەڵێ ئەم وڵاتە ئێمە ئەگەری ڕوودانی بوومە لەرزەیەکی بەهێز هەیە و ئیتر هەمومان تیا ئەچین. بەڕاستی ئەم دوو ڕاو بۆچوونە هەردووکیان دوورن لە ڕاستیەوە. بەڕەئی من پرسیارە جەوهەریەکە ئەوەیە ئایا ئەم ناوچەی ئێمە ئەگەری ڕوودانی بوومە لەرزەمان هەیە؟ بەڵێ بەدڵنیاییەوە هەمانە. ئەگەری ڕوودانی زیانمان هەیە بەهۆی بوومە لەرزەوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە هەمانە. ئەگەری زیانەکان چۆنە و چەندە؟ ئەوە ئەتوانێت مناقەشە بکرێت و توێژینەوەی لەسەر بکرێت. چۆنێتی دیزاینکردنی بینا بەڕاستی پێویستە بینا هەر لە سەرەتاوە هەر لە ئەساسەوە هەتاوەکو ئەچێتە بواری جێبەجێکردنەوە، هەر لە تەسمیمکردنی ئەساسەوە تا چێتە بواری جێبەجێکردنەوە. کۆمەڵێک پرنسپل و کۆمەڵێک مەبدە هەیە کە تایبەتە بە بوومە لەرزە کە بینایەک تەسمیمەکرێ بۆ بوومە لەرزە. زۆر جیاوازە لەوەی کە بینایەک تەسمیمەکرێ بۆ ئەو وەزنانەی کە خۆی هەڵیەگرێت. بینایەک کە تەسمیمەکرێ بۆ وەزنانەی کە لە سەریەتی لە ناویایەتی وەکو مەخزەنە ئیتر هەر بینایەکی نیشتە جێبوونە کە کاتێک تۆ تەسمیمە بۆ بینایەکی بۆ بوومە لەرزە زۆر جیاوازە. کۆمەڵێک مەبادئ هەیە کە موسەمیمی ئەو تەسمیمەی کە ئەو بینایە تەسمیمەکە ئاگاداری بێت. یەکێ لەو شتانە ئەوەیە کە ئێمە بەڕاستی پێویستە بیناکارمان نەرم بن، بیناکارمان ڕق نەبن. ئێمە خۆمان نەزانین تەسیری بوومە لەرزە لەسەر بینا چییە. کاتێک کە بوومە لەرزەیەک دێ بیناکارمان ئەلەرنەوە. ئێمە چۆن وا بکەین ئەو بینانەمان بلەرنەوە و نەڕوخێن؟ ئەبێ وا بکەین کە بیناکارمان نەرم بێت. وەکو تەباشیرە تەباشینە بێرن بە چاوی خۆ. ئەگەر بێنی تەباشیرە بتەوێ بیجوڵێنی بە حاڵ بیجوڵێنە یەکسەر ئەشکێت. بەڵام ئەگەر وایەرە بێنی نەرمە چەند جارە بیجوڵێنە بەم لایە بەو لایە هیچی لێ نایەت. ئێمەش ئەبێت بیناکارمان بۆ شێوازە تەسمیم بکەین. چۆن ئەتوانین وا بکەین کە بیناکارمان ئاوا ئەو نەرمی و مڕوونەتیان تیا بێت و لە کاتی ڕوودانی بوومە لەرزە نەکەون؟ ئەوە پێویستە ئەو ئەندازیارەی کە تەسمیمێکات شارەزا بێت لە کاریگەریەکانی بوومە لەرزە لەسەر بینا، بزانێت لەکوێیە چۆشیش دادەنێت، لەکوێیە دائێنێت چۆنیشی دادەنێت. بەڕاستی تێگەشتێکی زۆر هەڵە هەیە لە ناو خەڵکا زۆر جار لە ناو موسڵمینەکانیشدا ئەوەیە کە ئەڵێن بەکارهێنانی شیشی زۆر لەوانەیە زۆر باش بێت بۆ بینا. بەعکسەوە زۆر جار بەکارهێنانی شیشی زۆر زیاد لە پێویست لە بینادا لەوانەیە کاریگەری زۆر خراپی هەبێت لەسەر بیناکە وەکو ئەوەی کاریگەری باشی هەبێت. بۆ نمونە ئەگەر شیشێکی زۆری تێکەی بیناکە ڕەقترە بێت، ستیفترە بێت، ئەو کاتە مڕوونەت و نەرمێکی کەمی تیا بێت، لەوانەیە ببێتە هۆی ڕوودانێکی کارەساتبار. یعنی ئەو هەندێک فەشەل و هەندێک زیان لە بیناکە دروستکە کە تۆ تەساوڕێت نەکردبێت. لەبەر ئەوە بەڕاستی ینی تەسمیمکردن بۆ بوومە لەرزە بوارێکی مختص و جیاوازە. ینی جیاوازە لەو تەسمیمانەی کە ئەکرێت بۆ هەندێک حاڵەت و دیاردەی ترە. لەبەرەوە پێویستە موسەمیم زۆر ئاگاداری ئەم مەبادئانە بێت کە لە تەسمیمە بەکاردێنێت. لانی دووەمی کە گرنگە پێویستەوەیە کە با من هەر تەسمیمێکی جوان بکەم، ئەو تەسمیمە بە نەتیجە چێتە بەردەستی ئەندازیارێک و ئەبێت جێبەجێ بکە. ئەو تەسمیمە ئەگەر 100% وەکو خۆی جێبەجێ نەکرێ یاخود بەرنسبەیەکی زۆر وەکو خۆی جێبەجێ نەکرێ، ئەم تەسمیمە بدەمەیەکێ لە 150 جێبەجێکە، لە 160 70 جێبەجێکە، کەواتە ینی تەسمیمەکە نەگەشتە شوێنی خۆی و کەواتە ئەو بینایەک هەرچەندە لە کاتی حساباتە لەوانێت تەسمیمی بوومە لەرزەکرای، بەڵام کە چۆ دەرباری جێبەجێکردنەوە فعلەنەوە جێبەجێ نەکراوە لەوانەیە ببێتە هۆی ڕووداوی کارەساتبار. بەڕاستی پێم خۆشە وەکو ئەندازیارێک بەڕێستان یانێ ڕوونکردنەوە بە هاونیشتیمانیانی کوردستان بدەن. پێوەرەکانی بەهێزی بینا لای ئێمە ئێستا بریتە لەوە ئەگەر باڵای بیناکە بەرز بێ مەترسی هەیە بۆ زەمین لەرزە، ئەگەر نزم بێەوە بێ موشکیلەیە. ئەم تێگەیشتنە هەرچەند هەڵەیە نامێ بپرسم ئەرێ هەڵەیە نا
چی ئەڵێ بۆ ئەو بینایانەی کە زۆر بەرزن و بەهێزن یان ئەو خانوانەی کە زۆر نزم و لاوازن لە کۆتاییە لە کاتی ڕوودانی زەمین لەرزەیە ئەم دوو حاڵەتە چۆن چیان بەسەر دێ؟ ڕاستی من ئەوە بڵێم کە بە گوێرەی و کۆدانەی کە ئێمە بە تایبەتی کۆدی ئەمریکین کە تەسلیم و دیزاینیان پێەکەین هەر بینایەکی تر بینایەکی بچوک بێ یاخۆ بینایەکی بەرزیش بێ 12 قات بێ یاخۆ بینایەکی 2 قات تابقی بێ ئەگەر تۆ بە گوێرەی کۆد بیکەی هەمان نسبەی فەشەل هەیە ینی نسبەی فەشەل لەمانە چەندە لەوەشیانە چەندە کە تۆ بتوێت بە گوێرەی کۆد تەسلیمی بکەیت بینای بەرزەکان بەڕاستی بینای بەرز کە چوویتە سەر و 20 قاتەوە بەڕاستی ئەوە پێویستی بە زانیاری و علمێکی زیاتر هەیە وەکو لە بینایەکی 3-4 قات بۆیە ئەبێ چونکە تەسیرەکانی بوومەلەرزە لەسەر بینای بەرز زۆر جیاوازترە لەوەی کە لەسەر بینایەکی نزم هەیە ئایا خەتەرەکە لەسەر هەردووکانە هەیە بەڵام چۆنێتی شێوازی تەسمیمەکەیان لەوانەیە بینایەکی بەرز زۆر جیاوازترە لە بینایەکی بچووک لەبەرەوە ئەبێ موسڵمیم ئاگاداری ئەوە بێ ئەو هەندێک شت هەیە کە لە بینای بەرزە تایبەتە بە تەسمیمکردنی بینای بەرزە لەوانەیە لە بینایەکی 3-4 قاتە هەر زۆر گوێشی پێ نەدەی لەبەرەوەی گرنگ نیە بۆ ئەو بینایە بەڵام لە بینای بەرزە زۆر پێویستە کە احتیمامی پێ بدرێت لەبەرەوە بینای بەرز کە ڕوخانی بینای بەرز لەوانەیە کاریگەریەکانی زۆر زیاتر بێت لە بینای نەزم بەڵام هەردووکیان مەترسیان هەیە و بەڵام بە ڕێگەی جیاواز بینای بەرز بە دڵنیاییەوە هەندێک شت هەیە دەبێت ڕەچاو بکرێت لە کاتی تەسمیمکردن و هەم لە کاتی جێبەجێکردنیشیدا. کاکتۆر پێوەرەکانی بیناسازی لای خۆمان چۆنیەوە بەڕێزیشتان وەکەوەی کە لە ئەمریکان و توێژینەوەتان کردو لەو بارەیەوە چۆن ینی ئەو جیاوازانە چین ئەوان ڕەچاوی چیەکەن لە دروستکردنی باڵەخانە و خانوەکاندا؟ بەڕاستی یەکشت لێرێمە لە کوردستانە بەڕاستی چی بکرێ ینی ئەو نەقسانەی هەمە لەمان بەڕاستی تەقەیە مەقسەی کاکی کوردستاندار تایبەت بە خۆمانی مالی ئەنتارکارێک لەسەر بڕوات لەسەرکە و دیزانی بینای لەسەرکە هیچمان نییە بەڕاستی ینی بابەتی هاتوتە گۆڕەوەکو چێشتی مجێوری لێ هاتووە هەر کەسە و بە کۆدی تەسمیمەکە هەیەڵە بە کۆدی هیندی مصری بە ئێرانی بە تورکی نازانم بە ئەوروپی بە ئەمریکی ینی شتێکی مەوحەدمان نییە لەسەری بڕۆین بەڕاستی ینی ئێمە کۆدی تایبەت بە خۆمان نییە بەڕاستیەوە کلێنێکی زۆر گەورەیە لەوانەیە دروستکردنی کۆد ینی شتێکی مەحاڵ نییە ینی هەموو وڵاتان هەیەە تایبەت بە خۆیان ئێمە لە ئەمریکا لە هەموو کۆت هەیە تایبەت بە هەموو ئەمریکا تایبەت بە ویلایەتێک کۆت هەیە تایبەت بە شارێک هەیە کۆدی تایبەت بیناسازی تایبەت بە خۆی ئێمە وەکو وڵاتە ئێستا کۆدی تایبەت بە خۆمان نییە بەڕاستیەوە کلێنێکی گەورەیە پێم باشە ئەگەر هەر نەشتوانی لە کورمە و داشدا ئەم کلێنە پڕ بکەینەوە بەڕاستی پێم باشە ڕێ بکەین کە بزانین ئێمە لەسەر چ کۆدێ بۆ وڵاتی ئێمە گونجاوە کۆدی ئەمریکی گونجاوە یان کۆدی شوێنێکی تر گونجاوە بۆی ئێمە تەسمیمی لەسەر بکەینەوە یەکێکە لە کلێنەکان لە بواری بیناسازیدا لە بواری تەسمیمکردنە لە بواری جێبەجێکردنیشا بە دڵنیاییەوە کلێنی زۆر گەورەمان هەیە بەڕاستی دەستی وەستا و پێکاری ئێمە لەوانەیە لەگەڵ زۆر شتا ڕانەهات لە زۆر چۆنێتی دروستکردنی یاخود دانانی شیش یاخود شێوازی بەستنی شیش کە پێویستە بۆ بوومەلەرزە ڕانەهاتووە من زۆر جار تەسمیمەکەم لە کوردستانە لە هەولێرە لە سلێمانیە کابرای مقاول دێتەوە بۆلام دکتۆر وەڵا ئەوە زۆر ناڕەحەتە دروستکردنی وەکووە لە شوێنێکی تر دروست نەکرابێت لەبەرەوەی لە کوردستانی خۆمان شتەکە لەوانێت تۆ تازەیە مقاولەکە یاخود ئەو کەسەی دەستی وەستایی کە دێوی ئیشەکە بکات زۆر بە زەحمە دەیبینێ بەڕاستی لە ئەوەشە بینم زۆر جار ئیحتیمامی پێ نادرێت ئەو تەسمیمەی کە تۆ ئەیکەیت 100% ناچێتە بواری جێبەجێکردنەوە لە 180 ناچێتە بواری جێبەجێکردنەوە بەڕاستیەوە خەلەلێکی گەورەیە کە لێرەکانە بەڕاستی ڕقابەیەکی زۆر هەیە چەندین طبقاتی ڕقابە هەیە چەندین چینی ڕقابە هەیە تاوەکو بینایەک هەر لە تەسمیمکردنەوە هەتاوەکو تەوابوون چەندین دەچێتە توێژە ڕقابە بەڕاستی ئەوە نابینم لە کوردستانە هەیە زۆر کەمە هەیە ڕقابەیەکی زۆر کەم هەیە بەڕاستی نەدەبوایەوە بێت ئەوەش خەلێکە بەڕای من کە لە بواری بیناسازیدا هەمانە لە کوردستان. دکتۆر سامان پرسیارێک هەم مێژوویە و هەم نازانم تا چنێکی فهم فەلسەفی و هەم بەشێکی پەیوەندی بە ئەندازیاری بەڕێستانەوە هەیە لە مێژوودا کۆمەڵێک ڕووداوی سروشتیمانەیە بە دیاریکراوی زەمین لەرزە کۆمەڵێک شارستانێتی تا ئاستی سفر هێناوەتە خوارەوە ئەرێ بەڕاست سروشت زەوی ڕێگە بەو هەموو بینا باڵا بەرزەدا لەسەر ڕووی خۆی قبوڵیەکە یان زانستی بوومەلەرزە زانی بیناسازی ئەوەندە پێشکەوتووە بەڵێ توانێت ڕوبەڕووی سروشت بێتەوە و ئەو بینا باڵا بەرزانە لەسەر ڕووی خۆی بمێنێت دروست بکرێن. بەڵێ بە دڵنیاییەوە ئاسی ئەندازیاری ئەمە ساڵانە ئاسی ئەندازیاری زۆر بەرەو پێشەچێ ئێستا لە زۆربەی ئەو ناوچانەی کە زۆنی های سایزویستیان پێڵێن ینی ناوجەرگەی
ناوچەی چالاکی بوومەلەرزەن وەکو شارەکانی لۆس ئەنجلس و نیویۆرک و یابان و ئەم شوێنانە هەندێک شاری تری وڵاتانی تریش هەیە لە ناوچەی جەرگەی بوومەلەرزەدان و بینای 6 قات و 7 قاتیشی تایە و هیچ کێشەیەکی نییە لەبەرەوەی بە بوارێکی ئەندازیاریدا ڕۆیشتووە بە تەسمیمێکی ئەندازیاریدا ڕۆیشتووە کە بە چەندین لەیەری ڕیڤیو بە چەندین طبقاتی ڕیڤیوکردن و تەسمیممان ڕۆیشتووە بە دڵنیاییەوە ینی کۆنفیدەنتی تەواومان هەیە بە دڵنیاییەوە ینی سیقەیەکی تەواومان هەیە کە و بینانە هیچ ئیشکالیان نابێت زۆر لە بیناکانیشمان هەیە چونەتە بوومەلەرزەی زۆر بەهێزیشیان بینیەوە هیچیشیان لێ نەهاتووە بەڕاستی ینی علم بە دڵنیاییەوە گەشتێتەوە ئاستەی کە ئێمە بتوانین باڵەخانەکانمان بە شێوازە دروستکەین کە بتوانن سەر و ماڵی خەڵک و شار و وڵاتەکان بپارێزن بە دڵنیاییەوە گومانیتیان نیە. کاک دکتۆر شتێکی دیکە هەیە لە هەرێمی کوردستاندا خاوەن ماڵێک خۆی دەوێت ینی بەبێ ئەندازیان زۆر جار ئەو خۆی خەریتەیەکی کردووە لەگەڵ وەستایەکە ڕاوێژەکات و لەگەڵ وەستاوکرێکارە دەست دەکەن بە دروستکردنی خانووەکە ئەمە تا چەند ڕێگەیەکی هەڵەیەکە بەبێ ئاگاداری ئەندازیاری پسپۆر لە بوارەدا دەست بکرێ بە دروستکردنی خانوو. والله من هەر جۆر جار نەک هەر خانوو بڕواکە بینا بەبێ ڕاوێژکاری ئەندازیات دروستکراوە منە بینم بینا دروستکراوە جاوەرە چ جای خانوو بەڕاستی کارێکی زۆر نەگونجاوە بەڕاستی زۆربەی زۆری هەرە خانووەکانمان زۆربەی بیناکانیشمان زۆربیان هەیە بینا نزمەکان بەدەر لە زۆر ڕێنمایی ئەندازیاری دروست دەکرێت یاخود مەسەلەن جۆر جار وەکوتم تەسمیم مەکرێت بەڵام جێبەجێ ناکرێت تەسمیمەکە وەکو خۆی بەڕاستی ئەوش کارەسات دروست دەکات بە تایبەتی بینای ماڵانمان کە بە بلۆک و سەقفێ دروست دەکرێت کە وەکوتم ئەوی پێشتر باسم کرا و بینایانەی کە بە بلۆک دروست دەکرێت لەگەڵ سەقفێکە هیچ مڕونەتێکی تیانە نەرمێکی تیانە هەر بە بچووکترین لەرزە درز ئەهێنێت بە بچووکترین لەرینەوە لەوانەیە بڕوخێت زۆر بەشیان بیناکانمان خوارن و زۆربەی ماڵانەی کە ئێمە تیاژین خوارن یاخود پشتی داوا بە ماڵێکی ترەوە ینی ڕوخانی ماڵی لەوان تەسیری هەبێت لەسەر ماڵێکی تریشە لەبەرەوە لە بواری خانووی ماڵانە بەڕاستی ئیشکالی زۆرمان هەیە. ئاماژت بەوە کرد کە پێویستە باڵەخانە و بیناکان بە نەرمی دروست بکرێن مەبەست چیە لە نەرمی ئایا لە کەرەستەکەیە ئەو کەرەستانە چین کە بۆ باڵەخانەکان دروست بکرێت زۆرجار لە وڵاتانە دەیبینین وڵاتی بۆ نمونە ئەو شوێنانەی کە زۆر بوومەلەرزەی تێدا ڕوودەدات چین و یابان و وڵاتانە زیاتر کاتێک کە دیمەنەکان دەبینین ئەو بوومەلەرزە کە ڕوودەدات ئەو باڵەخانە گەورانە دێن و دەچن ئەمە چۆن دروست دەکرێت ئایا بۆچی تاوەکو ئێستا ئەم زانستە نەگەشتووەتە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس پرسیارێکی زۆر جوانە ینی بەڕاستی وەکووتم ینی ئەمە بێت بیناکانمان بە شێوازە تەسمیم بکەین کە توانای ئەو لەرینەوەیان هەبێت بەبێ ئەوەی فەشەلتیانە دروست بێت وەکووتم بیناکانمان نابێت وەکو تەباشیرێ دروستکەین کە بەرگەی هیچ جوڵان و حرەکەیەک ناگرێت بیناکانمان وەکو تەلێ وەکو ئاسنە شیشە دروستکەین کە توانی بیهێنی و بیبێتون بەبێ ئەوەی بڕوخێت بەڕاستی بۆ ئەوەی بتوانین ئەو مڕونەت و ئەو نەرمیە لە بیناکانمان دەستکەوێت وەکووتم باسم کرد کۆمەڵێک پرەنسیپ هەیە کۆمەڵێک مەبادئ هەیە لە کاتی تەسمیمکردنا دەبێت ڕەچاو بکرێت ئایا لەکوێ شیش زۆر دانی لەکوێ کەمی دانی لەکوێ جۆنێتی دانانی شیشەکانە لەکوێ مەسەلەن شیش پێویستی بە قولاپ هەیە پێویستی بە شتێکی تر هەیە لەکوێ پێویستی پێ نییە بەڕاستی هەموو ئەم بابەتانەیە کە لەم بینانانە جێبەجێ ئەکرێ و کێشەیان نابێت بەڕاستی زۆر لە مەبادیانە هەیە من بەداخەوە ینی زۆر جار ناحەقی موسڵمیەکانیشمان ناگرم لەبەرەوە ئەم بابەتانەی بوومەلەرزە لە هیچ زانکۆیەکی کوردستانە بە تەواوەتی ناخوێنرێت ینی من وەکو خۆم کە بەکارەوەستم تەواو کردو لە زانکۆی سلێمانی دوای بەکە تەواوکردنی بەکارەوەست هیچ معلوماتێکم لەسەر بوومەلەرزە و دیزاین بۆ بوومەلەرزە نەبووە لەبەرەوەی بابەتێک بۆ لە هیچ زانکۆیەکی کوردستانە نەخوێنراوە کە هاتمە ئەمریکا بۆ خوێندنی دکتۆرا و ماجستێر ئەیتەرەوە کاتە دەستم کرد بەم بوارە و لەم بوارە دەستم کرد بە توێژینەوە هەم فێربوون و هەم تەسمیمکردنیش لەم بوارەیە بەلەبەرەوە پێم باشە لە بوارەکانی خوێندندا بەڕاستی پەرە بەم بوارە بدرێت بخێتە مەنهەجەکانی زانکۆکانەوە لە بوارە ئەندازیارەکانە بخوێنرێت و پەرەی پێ بدرێتەوە ئەندازیارانمان ئاشنا بکرێن بەم بابەتە بەم پرەنسیپانەی کە باسم کرد چۆن وا بکەین بینامان بینایەکی باش دەرچێت بیناکانمان نەڕوخێن لە کاتی بوومەلەرزەیە ئەو مڕوونەتەی کە باسمان کرد ئەوەیان تیابێت. دکتۆر سامان گرفتێکی تر بەڕاستی بەڕێزت وەکو ینی ئەندازیارێک و هەروەها کە لە کوردستانیش دڵنیام زانیاریت هەیە عەرزی زیراعی واتە زەوی کشت و کاڵی ئەدرێتەوە بەرهێن بۆ سپیسی قاتی لەسەر دروستەکە و گرفتێکی تر نازانم ئەمە گرفتە یا ئاساییە باڵەخانەکان هێندە نزیک لە پاڵێکا دروستەکە لەگەر ئەو نەرمی کە باست کرد لێرە هەبێ لەسەرەوە کەلە لە یەکەدەن ئەمە تا چەندێک لە ڕووی ئەندازیاریوە
ڕێگە پێدراوە دروستە. زۆر سپاس. بەنسبەت ئەوەی ڕاستکردنەوەی بینایی بەرز لە ناوچانەی کە کردی زراعیە، ئەگەر بە شێوازێکی ئەندازگاری بۆ خاکەکەی بکرێت تا ڕادەیەکی باش لە خاکەکەی تێبگەیت، جۆری خاکەکەی تێبگەیت و جۆری ئەو قورسایانە تێبگەیت کە لە بیناکەدا دروست دەبێت و چۆن بتوانیت ئەم قورسایانە کە لە بیناکەدا هاتە بیان گوازیەوە بۆ سەر خاکەکە، لە خاکەکەشە بتوانی بیان گوازیتەوە بۆ تەبەقەیە کە توانای هەڵگرتنی ئەم بینایی هەبێت، بە دڵنیای ئێوە کێشەی نابێت. یعنی ئەوە بێت پێویستی بۆ کوتم بە دیراسەکردن هەیە لە کاتی تەسمیمکردنە چۆن نتوانانی لۆدی ئەم هەموو بینا گەورەیە بگوازیتەوە بۆ تەبەقەیە کە توانای هەڵگرتنی ئەو بینایی هەبێت. ئەمە مەجای یەکەمیانە بوو. بۆرە پرسیاری دووەمتم بیرچەوە عەفو بکەیت. بابەتی ئەوەی کە زۆربەی باڵەخانەکان زۆر نزیکن لە یەکەوە تا زۆر تاوا بە دڵنیاییەوە لەگەڵتا من خۆم زۆرم بینیوە لە هەولێریش و لە سلێمانیشە زۆر باڵەخانەی بەرز هەیە بە 10 سانتیم لە یەکتر جیاکراوەتەوە کەوە کۆمەکوتم ئەم ڕوونەتەی باسم کرد زۆر بینایی بەرز هەیە لە کاتی لەرینەوەی بوومە لەرزەیە 80 سانتیمەترێک زیاتر لە مەترێکیش بجوڵێت لەبەرەوەی بینایەکەت هەیە 200 مەتر بەرزە 130 مەتر 150 مەتر بەرزە ئەگەر هەر بە تۆزە بلەرێتەوە لەسەرەوە ئەو لەرینەوەی لەسەرەوە مەسافەیەکی زۆر دەکات لەوانەیە زیاتر بێت لە 6 سانتیم و 50 سانتیم لە هەندێک حاڵەتە لەوانە بگاتە مەترێکیش. لەبەرەوە ئەگەر بیناکان جوان لە یەکتر دوور نەخرێنەوە بەڕاستی سەریان بە یەکترەکەوە و وەکوتت شەڕەکە لەیەکەکەن و دەبێتە هۆی ڕووداوی زۆر کارەساتبارە. ئەوەی کە لەو شتانەی کە هەر کەسێ ئەو شتە بکات بەڕاستی ئاگاداری کۆد و ڕیکوارمنت و ستانداردی دروستکردنی بینانیە دەنا زۆر ئەوە شتێکی ئەوەندە قورس نییە و زۆر بە ئاسانی و زۆر بە جوانی لە کۆد و ستانداردەکاندا ئاماژەی پێکراوە کە ئایا چۆن ئەو بینانە لە یەک جا بکرێنەوە تا چەند لە یەک جا بکرێنەوە ئەو مەسافەی بینیان چەندە پێویستە لە یەکتر دوور بخرێنەوە بۆ ئەوەی لە کاتی ڕوودانی بوومە لەرزەیە بەریەکەوتن دروست نەبێت. کاک دکتۆر لە دروستکردنی خانۆکانماندا لە کوردستان کەمترین پایە بوونی هەیە واتە کەمترین گرنگی دەدەین بەوە ئەگەر پایەی زۆر هەبێت لە دروستکردنی خانۆکان بە تایبەت و خانوانەی کە دووقات و سێقاتن ڕۆڵی دەبێت لەوەی کە ئەگەر بوومە لەرزەیەک ڕووبات هیچ ئەگەر کاریگەری شێبێت کاریگەریەکەی زۆر نەبێت و زۆر جار بەهۆی نەبوونی پایەوە بەداخەوە کۆی تەقینی غازی ئەو ماڵەکە لە ڕابردووە بینیمان زۆرە لە پسپۆران باسییان لەوە کرد کە پایی تێدانەوە بۆیە ئەو خانۆ داڕماوەتەوە تەختی زەوی بووە تا چەند گرنگە ڕەچای ئەو بکەین وە پایە هەبێت لە نێو دروستکردنی خانۆکاندا. بە شێوەیەکی گشتی هەبوونی پایە و جسرەوەی کە خۆمان پێ ئەڵێن بەڕاستی زۆر بە ڕادەیەکی زۆر باشترە لە بینایی کە خۆمان هەمانە بە بلۆکین دروست دەکرێت بە ئەو جسر و پایە ئەبێتە هۆی ئەوەی کە لە حاڵێکە ئەم دیوارەی کە لە بینی جسرەکان لە بینی پایەکانیشە هەیە بڕوادیان خودت بڕۆخێت سەقفەکە ئەمێنێتەوە سەقفەکە بەسەرا ناڕۆخێت و پایەکە هەڵیەگرێت. بەڵام یەکشت زۆر زەرورە کە ئاماژەی پێ بکرێت بەڕاستی ئەویش ئەوەیە کە لە هەمان کاتا پێویستە ئەو جسر و کۆڵۆمە ئەو بینایی کە جسر و کۆڵۆم بە شێوازێکی جوان تەسمیم بکرێت. ینی زۆر حاڵەتمان بینیوە لە بوومە لەرزەکانی ڕابردووە کە لە وڵاتانی تر لە شوێنی تر ڕوویداوە بینامان هەبووە بینای جسر و پایەش بۆ ڕووخاویشە لەبەرەوەی بە شێوازێکی ئەندازیاری دروست نەکراوە لەوانەیە ئەو لەکوێ کە بیم و جسر و کۆڵۆمەکان بەیەکەگەن لەوانەیە جوینتێکی زۆر باش نەبوو بێ بە جوانی تەسمیم نەکراوی یاخود ئەو پایانە بە شێوازێکی جوان قەفی زوشتی تێ نەکراوێت لەبەرەوە بۆتە هۆی ڕوودانی کارەساتبار. بەڵام بە شێوەیەکی گشتی بە دڵنیاییەوە پایە باشترە بەڵام ئەگەر بێت و بکرێت پایەکە بە جوانی تەسمیم بکرێت بە جوانی شیشی بۆ دابدرێت بەڕاستی یەکێکە لە سیستەمە هەرە باشەکان مرونەتی باشیشی تایەوە کوتم لە چاوەوەی کە دیوار بێت ئەگەر بە جوانیش تەسمیم بکرێەوە هەر با زۆر باشترە. بابەتێک هەیە وەکو ئەندازیارێک سەرنجت لەسەرم بابەتە چیە؟ ڕووداوی زەمین لەرزەیە ڕوودەدا بینایەکی 20 قات 15 قات دەقات کەمێک زیانی بەرەکەوێ زۆر ڕەنگە هەنێک بۆشایی و دروست بێت بەڵام ناڕوخێ کوالەتی باشە. دواتر ئەم بینایە ڕەنگە هاونیشتیمانیان نەوێرن بچنەوە ناو ماڵەکانیان بترسن ئەو کاریگەریە درێژمە و نزیکمە و دایانە چین لەسەر و بینایە دروستە بن وەکو ئەندازیارێک خوێندنەوە چیە بۆ کەیسێکی وا بۆ بینایەکی وا کە لە شوێنێک ڕوویاوە زەمین لەرزە بۆ کەمێک زیانی بەرکردووە ئەمە ئەکرێت چارەسەر بکرێ مەترسی لەسرە کرێ بڕوخێ لە یەک چرکەیە یان ئەو بینایانەی کە بینیمان بە تایبەت دەگە سەرنجێکی شت هەبێت لەسەر ئەو ڕووداوی لە باکووری کوردستان و خۆراوی کوردستان ڕوویدا لە یەک چرکەیە چەندین بینامان بینی لە یەک کاتا پێکەوەیە نەخوارەوە.
زۆر سپاس پرسیارێکی زۆر زۆر لە جێ خۆیاتی پرسیارێکی زۆر جوانە بەڕاستیەکە لەو بوارەکان بەتابەتی لەمە لە کوردستانە بوارێکی تری شەیە دەمە دوایی دێمە سەری ئینشاءڵڵا بەڵام یەکێ لەو بارانێکی ئێمە لە کوردستانە بەڕاستی خەلەل و کلێنمان هەیە ئەویش ئەوەیە کاتێککە بوومە لە زێ ڕوئەدات چی ئەەکەیت ینی کاتێککە بوومە لە زێ ڕۆدا لەوانەیە وەکو جەنابەت فەرمووت کۆمەڵە بینا هەبێت بە تەواتی بڕۆخێت کۆمەڵە بینا هەبێت لەوانەیە بڕێکی باش زیانی پێگەشت بێ لەوانێ بڕێکە بێت بڕێکی کەم زیانی پێگەشت بێ لەوانەیەکیان هەبێ هەر ئایبیشی نەبێت دوای ڕوودانی بوومە لەرزەکە ئایا ئێمە هیچ ڕێنمایی و هینێکمان نییە لە کوردستانە لە ئەمریکا خۆشبەختانە لە زۆر وڵاتیش ئێستا ئێمە خەریکی دروستکردنی ئەو ڕێنمایانە بۆ ئەندازیار کاتێک کە بینایەک لە دوای ڕوودانی بوومە لەرزەکە تیمەکانی ئەندازیاری دەستنە ئەو شوێنانە سێ جۆر کار ئەدەم بە بیناکان کارتێکیان سوورەکە بە هیچ شێوازەی نابێ ئەم بینایە بخرێت ینی کەس بچێتە ناوی لەشی نزیک بێتەوە کارتێکیان زەردەکە بیناکە ناکرێ بخرێتە ئیشەوە پێویستی بە هەندێک معالەجە هەیە بە هەندێک سیانە هەیە بۆ ئەوەی دووبارە بەکار بهێنرێتەوە هەندێک شیە کارتی سەوزی ئەدرێتەوە کە بیناکە ئیشکاری نیێ و دەتوانێت بچیتەوە ناوی بەڕاستیەکە لە بوارەکانی کە ئێستا ئەمڕۆ لە جیهانە زۆر احتیمامی پێدرێت لە کاتی ڕوودانی بوومە لەرزە ئەمە زۆر بینای کۆنمان هەیە بینامان هەیە لە هەشتاکان و لە حەفتاکان و لە نەوەتەکانە دروستکراوە کە کاتێک علم و زانستی بوومە لەرزە و چۆنێتی دیزاینکردن بۆ بوومە لەرزە لە ئاستێکی زۆر نزما بووە لە وڵاتە پێشکەوتەکانیشە لە بەتابەتیەوە بابا بۆ باسی ئەمریکا بکەم پێش ساڵی هەفتاوێک لە کۆد و ستانداردەکانی ئەمریکا کەمترین باسی تەسمیمی بینا بۆ بوومە لەرزە کراوە زۆر بینامان هەیە لە زۆربەی شارەکانی ناو کالیفۆرنیا بینان کە تەسمیم کراون و هیچ ڕەچاوێکی دیزاینی ئەندازیاریان بۆ کراوە بینایەکە لە 60ەکان وەکوتم لە سەدەی ڕابردوودا دروست کراوە ئەم بینانە بە دڵنیاییەوە لە کاتی ڕوودانی بوومە لەرزەدا هەندێکیان دەڕوخێن هەندێکیان زیانی زۆریان پێئگات چۆنێتی ئەمە بتوانین ئەو بینایانە هەڵ بسەنگێنین چەندیان پێویستی بە ڕیپێر واتە معالەجەکردن و چۆنیشان معالەجە ئەەکەین ئەو معالەجانە چیە کە پێویستێتی چۆنیش ئەکرێت بەڕاستیەوە بوارێکە ئەمڕۆ لە جیهانە زۆر احتیمامی پێدرێت لە کوردستانە بەداخەوە ئەمەش لەم بوارەشە هەر لە دواوەین بەڵام بە هەمان شێوەمە پسەر بە تەواتی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە زۆر بینا هەیە ئەبێ پشکنینی بۆ بکەیت ئەبێ بە ئەندازیاری مختص بچێت پشکنینی بۆ بکات چونکە زۆر جار هەیە لەوانێت درزێک ئەنواع و ئەشکاڵی درزمان هەیە زۆر خەتەرە درزمان هەیە نەخێر زۆر ئاساییەوە ئەتوانرێت بواغێکی بکەیت و هیچ ئیشکالێکی نییە و ئەتوانی بچیتەوە ناوی بەڵام ئەبێ بکوتم ئەندازیارێک بچێت پشکنین بۆ بیناکە بکات و شارەزا بێت لە هەڵسانگەندنی بینادا ئەو کاتە ئەتوانێت قەرار بدات ئایا ئەو درزانەی کە هەیە ئەو زیانەی کە بە بیناکە گەشتوت تا چەند خەتەرە لەسەر بیناکە تا چەند دەتوانێت ئەو بینایە بەکار بهێنرێتەوە معالەجە بکرێت دووبارە بەکار بهێنرێتەوە کاک دکتۆر پێشتر هاوکار ماماژی بەوە کرد کە هەندێک زەوی هەیە کشتتوکاڵیە یان هەندێک زەوی هەیە کە لای خۆمان پێ دەوترێت فشەڵە ئەمانە تا چەند لەبارن بۆ دروستکردنی خان و بۆ دروستکردنی باڵەخانەوە ئەگەر کشتتوکاڵی بەیان زەویەکی فشەڵ بێ با بڵێن ئایا ڕێگە چارەیەک هەیە کە وا بکرێت کە ئەم زەویە دوجار نەبێتەوەی تەقین و دروستکردنی درز لە دیواری خانۆکەدا بەڕاستی زیاتر ئەوەی کە ڕەبتی هەیە بە خاکەکەوە زیاتر بوارێکی جیۆتەکنیکە لەوانێ زۆر نزیک نەبێت لە بوارەکەی منەوە بەڵام وەکو بینا ئێمە کە لە شوێنێکا بینایەک دروست دەکەین کە گڵەکەی زەعیف عادەتەن کە گڵەکە تەعاملی هەڵگرتنی بیناکەی نەبێت چیەکەین کۆمەڵێک پایەی زۆر بە قووەت و قوڵ قەت شەقینە ئەرزەکەەوە لەوانێ هەزەندێ جار 20 مەتر 30 مەتر ئەچینە خوارەوە تاوەکو ئەگەینە طەبەقەیەکی بە قووەت یعنی چیەکەین ئەو لۆدەی کە هەیە هی بیناکە ئەو وەزنەی کە بیناکە هەیە ئەیگوازینەوە بەهۆی ئەم پایانەوە کە لە گڵەکەی ئەچەقێنرێت دروست ئەکرێت ئەم لۆدی بیناکە گوازینەوە بۆ طەبەقەیەکی بەردین یاخود بە طەبەقەیەکی زۆر بە قووەت بۆ ئەوەی بتوانێت لۆدی بیناکە بگیرێت و لۆدی بیناکە وەزنی بیناکە نەخرێتە سەر گڵە زەعیفەکە بەدڵنیاییەوە بۆ دروستکردنی خانووی ماڵان ئەوە بە هەمان شێوە مەسەلەن ناتوانم خۆ ناکرێت مەسەلەن بۆ خانوویەکی یەک قات و دوو قات دابنیشی پایەڵ ئەو دینگانە کە بچقینتە ئەرزەکە و بیگوازیتەوە بەڕاستی پێویستە احتیمامێکی تەواو لە کاتی دروستکردنی خانووی ماڵانە بدرێ بە ئەساسەکەیە چۆن ئەساسێک دروست دەکەی کە لە حاڵێکە ئەگەر سوچێکی بیناکەت ڕۆچ و سوچێک لە شوێنێکا ڕۆچ و ئەو سوچە لە خانوەکەش ڕۆنەچێت و درزی تیا دروست نەبێت ئەوە پێویستە لە کاتی تەسمیمکردنی ئەساسی خانوەکەدا ڕەچاو بکرێت بەداخەوە ئەو زۆربەی خانوەکانی کە ئێمە دروست دەکرێن لەسەر گڵی زراعی ڕەچای ئەوە ناکرێت ئەساسەکەی بە شێوازێکی جوان تەسمیم بکرێت لەبەرەوە زۆربیان درز دەبن ئەگەر ئەساسەکەی بە شێوازێکی جوان دروست بکرێت بە دڵنیاییەوە دەکرێت بکرێت لەسەر گڵی زراعی دروست بکرێت و بەبێ ئەوەی ئیشکالی درز و ئەم شتانەی بۆ دروست بێت دکتۆر سامان وەک کۆتا دەرفەگەر خۆش قسەیەکت ما بێ وەمەوێ بەڕاستی وەکو ئەندازیارێک ئەوەندەی بینی بێتت و بیست بێتت
قسەیەکی شتە بێ لەسەر و ڕووداوی بە تایبەت لە تورکیا و لە سووریا ڕوویدا کە بە پێی کۆتا ئامار پێم وابێ بەس لە وڵاتی تورکیا 3381 کەس بەس بوونەتە قوربانی و گیانیان لە دەستداوە سەر و 20,000 کەس بریندار بوون و کۆمەڵێکی زۆریش بێ سەر و شوێنن. ئەمە هۆکارەکەی بەهێزی زەمین لەرزەکە بوو یاوە خۆت خراپی کوالێتی بیناسازیەکانی ئەو شارانە. پرسیارێکی زۆر جوانەوە ئاخر نقطە بوو کە ویستم پێشەوەی ئەوەی ماڵاوایتان لێ بکەم باسی کەم ئەویش ئەوەیە وەکو پێشتریش ئاماژەم پێدا بۆ دڵنیامێکی لە هۆکارەکانیش بەهۆی ئەو هەموو زیانە لە تورکیا ئەوەیە ئێمە لە کوردستانە وەکوتم لە زۆربەی وڵاتانی تریشە لە تورکیاشە کۆمەڵی بینامان هەیە وەکوتم لە سەدەی ڕابردوو لە حەفتاکان لە 60ەکان لە 90ەکان دروستکراوە هیچ ڕەچاوێکی دیزاین هیچ ڕەچاویەوە نەکراوە کە بەرگەی بوومەلەرزە بکرێ هەم لە تەسمیم هەم لە جێبەجێکردنیشە بەڕاستیە من ئەو بینانە ئەم جۆرە بینانە بە بۆمبی تەوقی کراو تێدەگەم ئەمە ئەو بینانن کە هیچ ڕەچاوکردنێکی تەسمیمی دیزانی بوومەلەرزان تیان نەکراوە و بۆمبێکی تەقلید کراون و لە کاتی ڕوودانی بوومەلەرزەدا کەمترین مرونەتیان هەیە و زۆرترین چانسی ئەوان هەیە کە بڕوخێن و کارەساتی لەم شێوەیە دروستکەن بەڕاستیەوە من کە تا ئێستا تێبینیم کردبێت هەستەکەم زۆربەی ئەو بینانەی کە ڕووخاون لەو شوێنە ئەو بینانن کە لە کۆندا دروست کراون و پێداچوونەوەیەکیان بۆ نەکراوە ئێستا بۆ نمونە لە شارێکی لە زۆربەی شارەکانی جیهان شارەوانیەکان خاوەن بیناکان خاوەن باڵەخانەکان ئیلزامەکەن بەوەی کە دووبارە بچنەوە ئەو بینانەی کە کۆن دروستکراون و حساباتی بوومەلەرزەیان بۆ نەکراوە دووبارە لەلایەن جیهەتێکی معتەبەرەوە هەڵبسەنگێنرێن ئایا ئەو بیناکۆنەی کە هەتەوەکو بۆمبێکی تەوقی کرا وایە کە خوا نەخواسە بوومەلەرزەیە ڕووبدا لەوانەیە هەموو دانیشتوانی ئەو بینە لەناو بچن ئیلزامیانەکەن بەوەی کە دووبارە بچنەوە ئەو بینانە هەڵبسەگەندرێنەوە لەلایەن تیمێکی ئەندازیاری شارەزا هەڵبسەگەندرێنەوە کە هەڵسەنگاندنەکە نەتیجەکە دووشتە یاخو بیناکە بە کەڵک دێ یاخو بە کەڵک نایە کە بە کەڵک نەهات ئایا چۆن نەتوانی معالەجەیەم بینایە بکەیت بۆ ئەوەی ئەگەری ڕوودانی بوومەلەرزەیەکە ئەو حاڵەتانە ڕوونەدا کە بیناکە بە تەواوەتی فەشەل دێنێت بە تەواوەتی فەشەل دێنێت بەڕاستی ئەو بینانە کە وەکوتم بە گوێرەی کۆد و ستاندارد دروست نەکراون بۆیە ئەڕوخێن ئەینا ئەگەر بینایە بە گوێرەی کۆد و ستاندارد دروست بکرێت ئەگەر لە سەدا هەفتای بە گوێرەی کۆدوکانسان ستانداردی دروست بکرێت بەم شێوازە ناڕوخێت کە ئێمە دەیبینیمان لە چەندین ڤیدیۆ کە بڵاو کراوەتەوە ئەمە ئەو بینانن کە بەڕاستی من وەکوتم زۆرجار بە بەڵمی تەوقیرکراوتیان نەگەم ئەوە شێکێکە لە بوارەکان بەڕاستی لە کوردستانە بەداخەوە هیچ پلان و بەرنامەیەک نییە بۆ ئەوەی ئەو هەزاران بینایی کە هەمانە لە کۆڵانەکانە لە سەر شەقامەکانە لە شوێنەکانە کە بوونە ئۆفیس کە بوونە عەیادە کە بوونە دوکان و بازار کە کۆن دروست کران و هیچ حساباتێکی بوومەلەرزەیان بۆ نەکراوە ئێمە کە بەڕاستی کە باسی بوومەلەرزە دەکەین لە ئێستادا خەڵک هەر باسی بنا بەرزەکانەکە کەم بینانی کە لەم چەند ساڵەدا دروستکراون ئەو بینە 4 قات و 5 قاتانە و 6 قاتانەی کە ساڵانی تر دروستکراون و هەبوون و هیچ حساباتێکی بوومەلەرزەیان بۆ نەکراوە بەڕاستی منەوە بزۆر بە خەتەرێکی گەورەتر دیانەگەم لە باڵەخانەکانی تر. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سامان عەلی مامۆستای زانکۆ و توێژەری بواری بیناسازی بۆ بوومەلەرزە زۆر سپاس دەکەین کە ئەم دەرفەتت بێمە بەخشی و بە شازێکی ڕاستەوخۆ لە ئەمریکا و لەگەڵمان نبووین.